جۆن گرەیڤس سیمکۆی. جۆن گرەیڤس سیمکۆی لە 25 شوباتی ساڵی 1752 زانی لەدایک بووە. لە 26 تشرینی یەکەمی ساڵی 1806 زایانی کۆچی دوایی کردووە. ژەنەڕاڵی سوپای بەریتانیا و یەکەم ئەفسەری پارێزگاری باڵای کەنەدا بووە. لە ساڵی 1791ەوە تا ساڵی 1796 چالاکی هەبووە لە باشووری ئۆنتاریا و کەناراوەکانی ئاودەری جۆرجیا و دەریاچەی سوپەریەر. سیمکۆ دامەزرێنەری بەردی بناغەی شاری یۆرک تۆرینتۆی ئێستا و دروستکەری ژمارەیەکی زۆر ڕێگە و ژێرخانە لە تۆرینتۆدا. هەروەها بە دامەزرێنەری دەزگا کارگەڕی و یاساییەکانی بەریتانیا لە تۆرینتۆی ئێستادا دادەنرێت. سیمکۆ هەروەها کۆیلاتی لە کەنەدا قەدەغە کرد کە پێشتر لە بەریتانیادا قەدەغە کرابوو. ئامانجی درێژخایەنی ئەو پێشکەوتنی سەروەری کەنەدا ئۆنتاریا بوو وەک کۆمەلگایەکی مۆدێرن لەسەر بنەمای ئەرستۆکراتی و کۆنزەرواتیڤەکان کە هەمان ئەو بنەمایانە بوون بۆ کۆماریخوازی و دیموکراسی ئەمریکا دانرابوون. کۆششە زۆرەکانی ئەو سەرکەوتوو بوون لە دامەزراندنی پەرستگایەکی ناوخۆی کەلێسایەکی گەشەسەندووی ئەنگلتەرا لە کەنەدادا. هەروەها بووە هاوپەیمانیەکی بەهێزی دژە ئەمریکی لەگەڵ دیاریکردنی نەتەوە ڕەسەنەکان لەلایەن زۆرێک لە کەنەدیەکان، وەک کەسایەتیەکی بە بزاف لە مێژووی کەنەدیەکان دەبینرێت، بە تایبەتی لەلایەن خەڵکانی باشووری ئۆنتاریۆ. شاری تۆرنتۆ بە تایبەتی کە هەموو ساڵێک یادی دەکرێتەوە لە ڕۆژێکدا بە ناوی ڕۆژی سیمکۆی. سیمکۆی تاکە کوڕی ڕزگاربووی کۆرنیشمان جۆن و کاسرین سیمکۆی بوو. دایک و باوکی 4 منداڵیان هەبوو، بەڵام ئەو تەنها منداڵیان بوو کە نەمرد و گەورە بوو. پێرسی لە ساڵی 1764 داخنکا لە کاتێکدا پاولێت ویلیام و جۆن ویلیام بە منداڵی لە کاتی ساوایگیانە لەدەستدا. باوکی کاپتن بوو لە هێزی دەریایی شاهانە کە فرمانی بەچەکی HMS کرد لە کاتی گەماڕۆدانی لویسبۆرگ لە ساڵی 1758دا. لەگەڵ جەیمس کوک وەک سەرۆکی کەشتیوانی سەربازی، ئەو لە 15 ئایاری 1759 لە کەشتیەکەی لە دەمی ڕووباری سانت لۆرانس چەند مانگێک پێش گەماڕۆدانی کیبێک بەهۆی نەخۆشییەکانەوە کۆچی دوایی کرد و لە دەریادا نێژرا. پاشان خێزانەکەی ماڵەکەیان گواستەوە بۆ ماڵی دایک و باوکی لە ئێکستەر. لەوێ سیمکۆی لەدایک بوو. چەند مانگێک دوای مردنی باوکی، ئەو لە قوتابخانەی ئیکستەر گرامەر و کۆلێژی ئیتۆن پەروەردەکرا بوو. ساڵێکی لە کۆلێژی مێرتۆن لە ئۆکسفۆرد بەسەر برد. پاشان لە ئینی لینکۆلن بڕوانامەی وەرگرت، بەڵام بڕیاریدا بە دوای ئەو پیشە سەربازیدا بێت کە باوکی مەبەستی بووە. بۆیە ئەو لە 2 تشرینی دووەمی ساڵی 1773دا لە شاری فیرماسۆنی لەیەنیان لۆچ ئێکستەر دەستی بە خزمەتی سەربازی کرد. لە ساڵی 1770 سیمکۆی وەک سەربازێکی دەستڕۆیشت و لە هێزەکانی 35 پیادا چووە ناو سوپای بەریتانیا. یەکینەکەیشی کردەوە بۆ 13 کۆلۆنیا. دواتر لە کاتی گەماڕۆی بۆستندا کاتێک پەرچەکرداری لە شەڕی شۆڕشگەرانی ئەمریکا بینی، دوای گەماڕۆکە ڕاستەوخۆلیان هاتە دەست. لە تەمووزی 1777دا لە لیوای چلی پیادا پلەی سەرهەنگی پێدرا. ئەو کاری لەگەڵ هاوبەشگای گرینادەر دەکرد لە هێزی چلی پیادەدا، لە سەربازگای نیویۆرک و نیوجەرسی و سەربازگای فلادلفیا. سیمکۆی لە 11 ئەیلولی 1777دا لە جەنگی براندیوایندا کە لەوێ بریندار بوو فرمانی بە پیاوەکانی کرد لە براندیواین تەقە لە 3 یاخیبووی هەڵگەڕاوە مەکەن، کە لە ناویاندا یەکێکیان جۆرج واشنگتۆن بوو. ساڵی 1782 سیمکۆی هاوسەرگیری لەگەڵ ئیلیزابێس پۆستەحما گیلیم کرد. ئیلیزابێس میراتگرێکی دەوڵەمەند بوو. لە ساڵی 1782 سیمکۆی هاوسەرگیری لەگەڵ ئیلیزابێس پۆستەحما گیلم کرد. ئیلیزابێس میراتگرێکی دەوڵەمەند بوو. لە هۆنیتۆن لە دیڤۆن زەویەکی 5,000 دۆلمی پەیدا کرد و وۆلفۆرد لۆچی بنیاتنا. وۆلفۆرد تا ساڵی 1923 دیوەخانی خێزانی سیمکۆی بوو.